ئەوڕۆ داواکاری منەوەیە کۆدنجی کوردستان و هەموو جیهان لە پشت ڕۆژئاوای کوردستانە بۆ ئەوەی مافیان ئەدرێتن ئەو شەڕە ڕابگیرێتن داوا لە UN دەکەین داوا لە ئەمریکا دەکەینەوە دەنگمان رابێن و هاواری مەبگاتە هەموو شوێنێک بۆ ئەوەی بەس بێ کۆمەڵکوژی کوردان بەس بێ لە ناوچوونی گەنجانی کورد بەس بێ شار و دێوێرانکردنی کوردان هیوادارم ئەمریکا بە پاڵ ئەو دەنگەی کوردانی هەموو جیهاندا بێتن کە دانی کورد بە خوێن نووسراوە نەخشەی کوردستان ئامادەین هەموو کات بۆ قوربانیگان. ئێمە کوژنان کچانی شاری کۆیە لە سەرەتای ئەم ژایەتیکردنی کوردانی ڕۆژئاوا هەوڵماندا بە هەموو جۆرە پشتیوانی خوشکبراکانمان بکەین لە کوردستانی ڕۆژئاوا بە هەموو شێوازەکانی هاوکاریکردن کۆکردنەوەی کۆمەک و ڕێپێوانی هێنانە و با بڵێن ئەم گردبوونەوەی کە ئەمڕۆ سازکراوە ئەمانەوێت بە هەموو جیهانی بناسیێنین کە کورد لە هەموو ناوچەکان یەک دەنگ و یەک پارچەیە و نامانێت ئەوان بەتەنها بەجێ بێڵن. ئێمە چەند ساڵە قڕەکرێن برسی ئەکرێن بەڵام نەیانتوانێت ئیرادە گەلێکی وەک ئێمە گەورە بتوانن لەناو بەرن. من پەیمان نەبەست ئەوڕۆ بەشداریمان کرد لەو خۆپیشاندانە بۆ ئەوەی پاڵپشتی لە خوشک و برایەکانمان بکەین لە ڕۆژئاوا بۆ ئەوەی کورتبوون و خۆمان بسەلمێنین و زۆریش پێویستە بۆ ئەوەی کە یارمەتیان بدەین ئەگەر هیچ نەبێ نەتوانین بچین ئێروکانە پاڵپشتیان بکەین. شتێکی ڕۆژئاوا لێرە لە کۆیە یەکەم دەستخۆشی خەڵکی کۆی دەکەم بۆ پشتگیری خەڵکانی ئێمەی لە ڕۆژئاوا بەڕاستی زۆر دڵخۆشم کە ئێمە کورد هەموومان بووینە یەک و هەر بەردەوامین دەنگمان گەشتە هەموو دنیا. ڕاستی ئەو ڕۆژی سەری سوشیال میدیام کرد لە مەجەلەیەکی ئەڵمانی یەکەم پەڕی مەجەلەکە باسی کوردی دەکرد و ئەو دەنگی کورد کە دەنگی داوەتەوە لە هەموو کوردستان پێویستە دژمن لێمان بترسێت چونکە ئێمە هەموومان بووینە یەک ئیتر ناتوانین مافەکانمان بخۆ ئێمە بێدەنگ نابین ئەگەر ئێوە بێدەنگ بن ئێمە هەرگیز بێدەنگ نابین هەر بەردەوام دەبین ڕۆژێک نا دوو ڕۆژە تا ساڵش کەس هەر بەردەوام دەبین لە مافەکانی خۆمان داوا دەکەین. ڕۆژئاوامە منام نوهاتە کوردی ڕۆژئاوامە هاتمە ئێرە ئەوە دەبتا 15 ساڵ لێرەمە با هەمومان بزانین کە کوردیەکەین هەرگیز گیان نابینەوە با دوژمنمان بزانین کە هەرماینە و هەر نابین سەد کەسی بڵێن یەکی دیکە دێتەوە هەرەوەندە با بزانین کە ئێمە یەکین کە ئەو هەموو کوردانە لێرەنە لە هەموو جێگەکە دێن ڕۆژهەڵات ڕۆژئاوا هەمومان یەکین باسیشی زۆر خۆشە کە هەمومان یەکی وەکو خوشک و برای یەکین. ئینشاءالله ئەحساسم زۆر باشە ئەوڕۆ الحەمدولله دەستەکان خۆشە هەموو خەڵکی کۆیە ئەوڕۆ هاتی جەو یعنی باش نییە بەس هەموو هاتی ئینشاءالله ئەوڕۆ ئەمێ بن دەستەک و ئینشاءالله تبی دەستەکە ئینشاءالله ويعني ام حزكن يعني اورو امن اسبه بلكي ديك دن حرو ديكي دويت مي ام دستكن ان شاء الله متي دستكن ئەمڕۆ زۆر هەستم خۆشە کە هەموومان ئەمڕۆ جارە هاتینەوە دەرەوە یەک جاری هەموو شاری هەموو کوردستان هاتنەوە دڵیان خۆش نەبێ ئێمە قەت ناکەوین ئێمە هەر یەک دەبین و ئینشاءالله کوردستان دەبێتەوە یەک. ئەمڕۆ کۆبوونەوە بۆ پشتگیری کوردانی ڕۆژئاوا ئینشاءالله سەرەکەوین و ئەوانیش لەم کەسەدا خۆشی لەم باردەخنا خۆشەکەرێن. عبدالله فەسەرجاری فەرموو دەڵێ قڕمان دەکەن قورتان بەسەرجای میزدیریش لێ ناگەڕێ پشتی بەرما بکەنەوە لێ ناگەڕێ گۆشمان خۆنوە قەلوودا شایی بکات دەیکەیت بەشید تو سەدارێن کاستا دەکەیت کاستا دەکەیت ئەفرین جنس سوا، أكيد جنس سوا، أما بيدي